هەڵبژاردنەکانی تورکیا کۆتایی هات، بەڵام دیاریکردنی سەرۆکی کۆمار بەهۆی بەدەستنێنانی زیاتر لە نیوەی دەنگەکان لەلایەن هیچ کام لە پاڵێوراوەکانەوە کەوتە خولی دووەم. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و سەرۆکی گشتی ئاک پارتی لەبارەی هەڵبژاردنەکانەوە وتی وڵاتەکەمان لە ڕێگەی هەڵبژاردنەکانی چواردەی ئایارەوە فیستیڤاڵێکی دیکەی دیموکراسی بە ڕووسوری بە کۆتایی گەیاند کە لە جیهاندا وێنەی نییە و خاوەنی یەکێک لە بەرزترین ڕێژەکانی بەشداریکردنە لە مێژووماندا. لە بەرامبەردا کەمال کلجداروغلو سەرۆکی گشتی جەهەپە و پاڵێوراو بۆ سەرۆکاتی کۆماری تورکیا وتی با هەموو کەس بزانێت بێ هیچ شک و گومانێک لە گەڕی دووەمدا دەیبینەوە. لەسەر ئاستی نێودەوڵەتیش شەوکەت میرزیۆیەف سەرۆکۆماری ئۆزبەکستان لە پەیوەندێکی تەلەفۆنیدا پیرۆزبایی لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا کرد بە بۆنەی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی و پەرلەمان بە سەرکەوتویی. میرزیۆیەف باسی لەوە کردووە کە ئەنجامی هەڵبژاردنەکان ئاماژەن بۆ پشتیوانی بەرفراوانی گەلی تورکیا بۆ گۆڕانکاریە سیاسیەکان و چاکسازی ئابوووریەکان بەڕابەرەتی سەرۆکۆمار ئەردۆغان. هاوکات ئیلهام عەلیێڤ سەرکۆماری ئازەربایجان پیرۆزبایی لە هەردوو پاڵێوراوی یەکەم و دووەم کرد بۆ بەدەستێنانی زۆرینەی دەنگەکانی هەڵبژاردنی سەرۆکۆمار و خولی 28مینی پەرلەمانی تورکیا. عەلیێڤ ئاماژەی بەوە داوە کە تورکیا بە سەرکرداتی ئەردۆغان پێشکەوتنی گەورەی بەخۆیەوە بینیوە. هەر بۆیە گەلی تورکیا لەم هەڵبژاردنانەشدا متمانەی خۆی بە ئەردۆغان داوە. وتەبێژی کۆشکی کرملینی رووسیا لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆ ئەوە کردووە پێشبینی دەکەن هاوکاری نێوانیان لەگەڵ ئەنقەرە بەردەوام بێت بە چاوپۆشی لەو پاڵێوراوەی سەرکەوتن بەدەست دێنێت. جۆ بایدن سەرۆکی ئەمریکاش ڕایگەاند بەشی پێویست کێشە لە ناوچەکەدا هەیە و گرنگ نییە کێ لە هەڵبژاردنەکانی تورکیادا سەر دەکەوێت. لەلایەکی دیکەوە جەم ئۆزدەمیر وەزیری خۆراک و کشتتوکاڵی ئەڵمانیا کە هاوڵاتێکی تورکی ئەڵمانیە ڕایگەیاندووە هەڵبژاردنەکانی تورکیا جێگەی بێئومێدیە. وەزیرەکەی ئەڵمانیا لە تویتەری خۆی نووسیوێتی هەڵبژاردنەکە دادپەروەرانە نەبووە و پەرلەمانی تورکیا بە جۆرێک بووەتە محافەزەکار کە وێنەی نییە. ئەو دەشڵێت ئەمە بۆ مافەکانی ژنان و هاوڕەگەزبازان هەواڵێکی خۆش نییە.